گفتوگوین پرس و باسی بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک وەسا ڕەسوڵ فەرماندە لە هێزی پێشمەرگەی کوردستان. بەڕێز کاک وەسا ڕەسوڵ سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. یەکێتی دەڵێ بە خەڵک دەڵێ دەنگمان پێ بدەن بۆی بەهێزتر بین. ئەگەر یەکێتی بەهێزتر بێ دەتوانێت چیتر بکا بۆ خەڵک؟ سڵاو لە ئێوەش، سڵاو لە شاشە جوانەکەی کورسات. من ئەگەر قسەی تەواو لەسەر ئەوە بکەم کە ئەو پرسیارەی جەنابەت وروژاندت کە خەڵک پێمانەڵێ یەکێتی دەیەوێت چی بکە، چی خەڵکش چی لە یەکێتی دەوێت، ئێمە ناکرێت یەکسەر نەگەڕێنەوە بۆ بارگراوندێک کە جەنابی مام جەلال چۆن سەیری بەیەکەوەژیانی کردووە لە شاری کەرکووک. ئەوی ڕۆژێک کە جەنابی مام جەلال کەرکووکی بۆ کەرکووچیەکان دێهێشت و هەمیشەش ئەیگوت کەرکووکی خۆتانەوە بێ هەمووتان بەیەکەوە بژێن، ئەوە بەردێکی بناغەیە دانراوە بۆ سیاسەتی ئێستای کارکردنمان و بە هەمان شێوەش جەنابی سەرۆک باڤڵتاڵەبانی هەمان ڕێچکەی گرتوۆتە بەر کە بەردەوام قسەی لەسەر ئەوەیە لە کەرکووک بەیەکەوە بژین، لە کەرکووک بتوانین ئەو چەپکە گوڵەی مام جەلال کاتی خۆی چاندوویەتی جارێککە نێرین تێک بژێر و دەستبان بچێ. لە ئێستاشە کە کاربەدەستانی کەرکووک برادەرەکانمان کە لە کەرکووک کارەکەن لەسەر ئەو ڕێبازە، خۆتان باشەزانن هەم جەنابی کاگاسۆ کە بەرپرسی یەکەمی حیزبیە لەوێ لەم مەسلەی هەڵبژاردنەیە و لە پێشتریش بە بەردەوامی کاری لەسەرەوە کردووە کە جیاوازی لە نێوان هیچ شوێن و توێژێک و هیچ نەتەوەیەک و مەزەبێکانەکە. جەنابی کاک ڕێبوار تەهاش کە پارێزگاری کەرکووکە کە ئەم پارێزگارە خۆتانەزانن بە هەمان دروشم بە دروشمی بەیەکەوە ژیان و بەیەکەوە کارکردن ئێمە توانیمان پارێزگاری کەرکووک بەرینەوە لە هەڵبژاردنەکەی ئەنجومەنی مەحافەزەیە. ئێستا کاک بەڕاستی کاک ڕێبوار بۆتە ئەو چەپکە گوڵەی بەیەکەوە بەستۆتەوە خزمەت لە هەموو کونج و کۆڵانێکی ئەو شارەکە و توانیوێتی ئەو دروشمەی مام جەلال کە بڵێ کەرکووکی هەمووانە بەیەکەوە ژیان بەیەکەوە شتێکی گونجاوە. کاک ڕێبوار ئێستا ئەوەی جێبەجێ کردووە بە عەمەلی و ئێمەش کە لە بازنەی هەڵبژاردنەکان کە کارەکەین و تا ئەم لەحزێش کە قسە بۆ جەنابتانەکەم ئەوەش ڕاگەیاندنەکانی ئێوە کە ئێوە چەترۆپی ڕاگەیاندنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانن لەوە تێگەیشتون کە ئێمە بانگەشێکی نەرم پیاداکەین بۆ ئەوەی کە هیچ کەسێک وا هەز نەکا ئێمە دژی فلان و دژی فلان و دژی ئەوەین. ئەمەش تەوجیهی جەنابی کاک باڤڵە لە کۆبوونەوەی گشتیا پێگوتووی بۆیە ئێمە پێمان وایە دەتوانین ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتە خاوەنی دەنجێکی یەکجار زۆر لە کەرکووک و بەو سەرکەوتنەی خۆی بتوانێت لە بەغداش دیفاع لە مافەکانی کورد بکە و دیفاع لە مافی بەیەکەوە ژیانی هەموو نەتەوەکانی ناو کەرکووک بکە. ئەو پەرلەمانتارانەی ئێمە کە دەچنەوێ و لە هەمان کاتیشە ئێمە لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر تاسەری کوردستانە لە هەموو پارێزگاکانە وا ئەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەنجێکی زۆر و بە پەرلەمانتارێکی زۆرەوە بچێتە ناو ئەنجومەنی نیشتیمانی کوردستانەوە. باشە کاک وەسا ڕەسوڵ، ئێستا دۆخی خەڵک بە تایبەت یانیوانەی کە موچیان سەر بەهرێمی کوردستانەوە بەشێکی زۆری لە کەرکووکیش بەو شێوازن، یعنی تۆزێک ژیانیان قورسە زەحمەتە و بە تایبەت چەند ساڵێک کەرکووک پەراوێز خراوە، ساڵێکە دەستی ئاوەدانی پارێزگارە کوردەکەی پێگەشتووە. ینی قورس نییە قەنەعەت بە خەڵک بێنن کە دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدە؟ ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو مۆزوعە بە قورس نازانین. بۆ لەبەر ئەوەی ئەگە تەمەشای مێژووی خەباتی کوردایەتی بکەین لە دەوری کەرکووکە چالاکیەکانی تیپی 21 و 25 و 57 سەگرما تا ئێستا لە جۆی خەڵکی کەرکووکە ئەزریجێتەوە، تا ئێستا خەڵک تێگا کە ئەوەی کە لەو ساحەی سیاسیە
لە ساحەی شۆڕشا پێشمەرگایەتی کردبێت لە سنووری کەرکوک تەنها پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون. لە دوای پرۆسەی ئازادیش حتا لە ڕاپەڕینەوە تویەکی شار پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون کەرکوچیان ڕزگار کرد. لە دوای پرۆسەی ئازادیش لە ئێستا کە لەو کاتەشەوە جەنابی بامجلال خاوەنداریەتی کەرکوک و کەرکوچیەکانی یەکرد یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لە خۆش و ناخۆشیەکان لەگەڵ خەڵکا بووە. لە دوای ڕووداوەکانی ئەم دواییەش کە زۆربەی لایەنەکان کەرکوچیان بەجێهێشت بەبەستم هەندێک لە لایەنە کوردیەکانە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو کەرکووکمانەوە و لەگەر خۆش و ناخۆشی خەڵکەکەیە بەردەوام بوون. بەڵێ لە ئەو قسەیە تەواوە ساڵێکە ئێمە دەستی ئاوەدانی واڵا بووە بۆ ئەوەی خەڵکی کەرکووک بە مافەکانی مافی تەنها خزمەت گوزاری نەک مافە گەورەکان بکەن. ئێمە پێشتر قەدری گەورەمان لێکراوە لەو فترەی کە ئەو پارێزگارەی پێشوو بەڕاستی زۆری قەدر لە خەڵکی کەرکووک کردووە. خەڵکی کەرکووچی بە کورد و بە تورکمان و بە عەرەبیشەوە ئەوە نەبێت تەنها بۆ تایفەیەک بۆ لە ناو عەرەبەکان بۆ ئاگاداری جەنابەت یانی. ئەمە بەڕاستی ئێستا کە پارێزگارێکی وا هاتووە خزمەت گوزاریەکە بەبێ جیاوازی ئەمە دڵخۆشکەرێکی گەورەیە خەڵک ئەچێ بۆ سەر سندوقی دەنگدان. بەڵام کێشەی کەمان هەیە کێشەی ئەو فەرمانبەرانەی لە هەرێمی کوردستان موچە وەرەگرن بەداخەوە ئەم موچەیە بۆتە یەکێ لەوانە کە هێزی پێشبڕی کوردستانە من خۆم کاری تیاکەم مەسەلەن تیای هەیە خاننشینەکان 11 مانگە موچیان وەرنەگرتووە. بەڵام ئەمەش ناگاتە ئەوەی کە چووکە پێشمەرگەی یەکێتی پێشمەرگەی بە وەفان خەڵکی یەکێتی خەڵکی بە وەفایە بۆ حیزبەکەی ئەمە ناگاتە ئەوەی ینی لەگەر ئەوە شاکۆڵ نادەن لە مەسەلە چارە نووسازەکە. ئێمە پێمانەوەیە لە کەرکووک کورد ئەبێ کورچەکاری خۆی بەدەست بێنێتەوە دەنجی خۆی بەدەست بێنێتەوە. هەموو کوردێکش ئەوەی کە من لە ناو خەڵکام و لەم بازنەیە دەسوڕێمەوە هەموو ماڵە کوردێکی دەنگدەری کەرکووک ئەوان زیاتر بە حەماسن ئەوان زۆرتر من تەرجیعەکەن بۆی شوکارەکان. بۆی هیچ گومانم لەوە نییە ئێمە جارێکی تر بتوانین دەنجی زۆر باش و بە سەرکەوتنێکی گەورە کەرکووک تەقدیمی هەرێمی کوردستان بکەیت. باشە کاگۆ سارەسۆڵ ئەزمموی مامەڵەی سەرۆک مامجەلال لە ڕابردوودا لەگەڵ پێکاتەکان چەندە بووە بە پاشخانێکی گرنگ بۆ یەکێتیەکان ئێستا ئێوە کە ینی بتوانن وەکو دەڵێ بەڕ و سووری لەگەڵ پێکاتەکاندا گفتوگۆ بکەن قسەیان لەگەڵ بکەن و ئەزمموی یەکێتیان بۆ باز بکەن لە ڕابردوودا و لە ئێستەشدا کە یەکێتی یعنی کاگوافڵ دەیەوێت لەسەر هەمان نەهج و بەرنامە کار بکە و زۆر هانی پارێزگاریش دەدا دڵنیام هانیەوەشی داوە کە بە یەک چاوسێری پێکاتەکان بکەن کە بەرپرسیارن لە کەرکووک. بەڵێ ئێمە وەک باسم کرد ڕێبازی مامجەلال ڕێبازێکی نەبراوەیە بۆ هەموو یەکێتیەکان چونکە مامجەلال ڕێبازێکی دیاری کردووە کارێکی دیاری کردووە ڕێک وەک دەستورە نەنووسراوەکەی بەریتانیا وایە لە بەریتانیا دەستور نانووسرێتەوە بە پێی عورف و عادەت ئیشەکرێ ها ئەو ساڵە ڕووداوێکی وا ڕوویدا با بین ئەم کێشەی وا چارەسەر بکەین. لە لای ئێمەش ئەوەی مامجەلال هەنگاوی بۆ ناوە لە کەرکووک ئەوەی مامجەلال جێبەجێ کردووە لە کەرکووک یا لە شوێنەکانی ترژ یەکێتی هەروواکە ڕێبازەکەی مامجەلال دەستورمانە ڕێگامانە کاری دەسەرەکەین. خۆشبەختانە ئێستا جەنابی کاک باڤڵیش کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەژێر هەمان فکر و چەتر و بیرروڕایە ئیشەکە و مەکتەبی سیاسی سەرکردایەتی یەکێتی بە یەک دەنگ و یەک ڕەنگ دەیدی هەمان ڕێیەکەن کە ڕەنگە ئەوەیە کە بجار بێ لەم ساڵانەی ئەخیرە لە تاریخی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەنە یەک دەنگ و یەک ڕەنگ بین. بۆیە ئێمە پێمان وایە ئەو ڕێبازەی مامجەلال ڕێگاکانی زۆر بۆ سەهل کردوین. بۆ نمونە ئەو باسیەوەی کرد کەرکووک ناکرێت بەبێ تورکمان و بەبێ عەرەبە ڕەسەنەکان ئەوەی کە ڕەسەن مەبەستمانەوەی کە زوو لەو مەنتیقە بۆ نەکەوەی بە تەعریب هاتووە بەبێ ئەوان ئیدارەش بەرنەڕێەوە وامان کردووە ئیدارەی مشتەرەکمان هەیە لەگەڵیانە و عیلاقاتی کۆمەڵایەتیشمان لەو قسانەی مامجەلالەوە زۆر بەباشی نەربوونیان بووە سەرچاوی گرتووە. من پێتەڵێ ئێستا لە کەرکووک بەدەیان و بە سەدان کورد هاوسەرگیری لەگەر ژنی تورکمان و عەرەبا کردووەوە بە سەدان عەرەب و تورکمانش هاوسەرگیریان لەگەر ژنی کووردا کردووە. هیچ ئایلەیەک لە ماڵەکانی ئێمەمانان نییە
مەسەلەن من دوو براژنم تورکمانە لەبەرەوە هیچ ئەوەیەک نییە کە هیچ بربەستێک لە بەردەم عیلاقەتە کۆمەڵاتیەکانش نەماوە ئەمە ڕەنگە هەندێک لایەن یا هەندێک کەسانی خراپی سبێتیان ئەم عیلاقاتە کۆمەڵایەتیە تێکدەن بەڵام عیلاقاتە کۆمەڵاتیەکەی سا بە جۆرێک لە دوای ئەو حرەکانەی بام جەلال کە کردی لە کەرکووک و ئەوەی کە ئێستاش دەکرێت بە جۆرێک تێکەڵاوی دروست کردووە بازار بێکەوە لە دوکاندارێک دوکانەکەی تورکمانە شاگردەکەی کووردە و معاملە بێکەوە هەیە و هەموو جۆرە کارێک بێکەوەیە لە شیر و شایی یەکتر بەشدارن خزم و قسمێنەکەن لەگەڵ یەکترە بۆیە ئەمە شەمووی کاریگەری ئەو بۆ چوونانەی مامجەلالە کە ئەم ڕێچکەی بۆ ئێمە دیاری کردووە ئەم کاریگەری لەسەر خەڵکدا ناوە لە کرد باشە کاگوە سارەسۆڵ پێشتر قسەیەکت کرد بۆ من ینی بوو مای پرسیار وتی دێکێتی لە خۆشی و ناخۆشیەکاندا لەگەڵ کەرکووکیەکان بووە کەرکووکی جێ نێشتووە ئایا کەرکووکیەکان لەمە گەیشتون ئەگەر شتێک بۆ کەرکووک بکرێ یەکێتی دەتوانێت بیکە و یەکێتی دەتوانێت لانیکەم ئەوەی کە ئێستا لێ بەدەست هاتووە بیپارێزێ واگەر شتێکی زیادەش بکرێ یەکێتی دەتوانێت بیکە بەرەوەی وەک تۆوتێ بەجێیان ناهێڵە باڵە کەرکوچیەکان باش لەمە گەیشتون چونکە خۆتان نەزان لە سەرەتای هاتنی هێزەکانی داعیشەوە بۆ مەنتیقەکە بۆ نەمانی کورد بوو لە کەرکووک بۆ بوو کورد نەهێڵن لە کەرکووک یا مەسیحیەکانش یا تورکمانش یا هەندێک لە عارەبەکانش ئەوان هاتنە قەراغی کەرکووک و پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون چوونە بەرەی جەنگەوە و سینجی خۆیان کردە گولە و دەیان شەیدی قارەمانی وەکو حسێن مەنسوور و شێرکۆی فاتح شوانی و شێرزادی حەسەن زەنگەنە و شەید نەریمان و دەیانی تری کردە قوربانی یەکێتی لە خواروی کەرکووکە کە ئەو بەرگری 4 ساڵە لە کەرکووک کرا پێم وانییە هیچ کوردێکی کەرکووک ئەمەی لەبیر چوو بێت کۆمە زۆر دەمێنیە زۆر تازەیە بەجیانی خۆمان ئەو سەرکردانەی کە ئێستا لە کەرکووک بە کاک شێخ جەعفەر و کاک ئاسۆ و بەندە و هەموو ئەو هەواڵانەی ترکە بە ناوی سەرکردایەتی کەرکووک بووین هێبووی لە جەبهە بووین هەرێکی لە جەبهەیەکەوە لە شوێنێکە لە ناو سەگەرێکە خەوتین بە شەوان لە پێناو پاراستنی خەڵکی کەرکووکە دەیان موامەرەمان پوچەڵ کردەوە 17 جار هێرش کرا بۆ گرتنی کەرکووک هێزی پێشمەرگەی یەکێتی بەرگریتیا کرد بۆیە ئەوان وە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرشکە بووە هۆی ئەو موامەرە گەورەی لەسەر هێچێتی نیشتیمانی کوردستان و لەسەر کەرکووک کرا دیسانەوە برای بەڕێزم کاگاسۆ و برادەرەکانی کەرکووچیان بەجێ نێشت و لەوێمانەوە و دەستیان کردەوە بە ئیشکردن تا بە نەتیجە توانرا بربەستی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێتە دی وەتوانیمان لە ڕێەوە ئەنجومەنەوە باشترین و چاکترین محافظ بۆ کەرکووک دیاری بکەین کە ئێستا لە ناو عێراقیەکانی شائەڵێن خۆزگا ئێمەش ڕێبوارتەهایەکمان هەبوایە کەواتە ئێستا ئێمە لەو بابەتە کارەکەین کە لەو دەرەنجامە نزیک بووینێتەوە کە پێویست بەوە ناکە حتا لە ڕێی ئەلامیشەوە ئێمە خۆمان بە کەرکووچەکان بناسیین کەرکووچەکان بەبێ یەکێتی ناژێن یەکێتی و کەرکووک وەکو ئاو ماسیەکەیان لێ هاتووە زۆر باشە کاگوە داپرسیارم باسی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرت کرد ئەمڕۆ یادی ئەو ڕۆژەیە یەکێتی لە ڕۆژێکی وەکەم ڕۆدا چەند ساڵێک لەمەوبەر دەیان شەهیدیدا بۆ پاراستنی کەرکووک خوێنی خۆیان کردە قوربانی لە پێناوی کەرکووکدا بەڵام ئەوە ئێستا دەبینین یەکێتی وەکوتۆتت لە ڕێی پرۆسی دیموکراسیەوە دەسەڵاتی لە کەرکووک وەرگرتوتەوە و ئێستا یەکێتی لەوێ حکومڕانە بەڵام یەکێتیانە تەنها بۆ یەکێتیەکان کار ناکە بەڵکو بۆ هەر لە سەراسینەتەوەیش لە ینی کار ناکە بەڵکو بەبێ جیاوازی بۆ و پێکاتەکان کار دەکا دەمەوێ ینی دواپەیامی تۆ بزانم بۆ کەرکووکیەکان تا چەندە گرنگە ئەوەی کە لە کەرکووک بەدەساتووە بە دەنگەکانیان سەخامگیرتری بکەن و بەهێزتری بکەن. پەیامی ئێمە ئەوەیە بە کەرکووچیەکان ئەڵێن کەرکووچیەکان بڕۆن دەنگ بدەن تاوەکو نوێنەرتان لە پەرلەمانی عێراق زۆر بێ و ئێمە بتوانین لە ڕێی ئەو نوێنەرانەوە هەر گرفتێکی سیاسی قانونی و ئیداری بێتە ڕێ بۆی بتوانین لە ڕێی نوێنەرەکانمانەوە چارەسەری
زووی بۆ بدۆزینەوە. پەیامی ئێمە ئەوەی ئەڵێن کەرکوچیەکان ئەوە ئێمە بووین لە پاڵتانە لە سەنگەرەکانی دیفاعکردن لە شاری کەرکووکە خوێنی هەزاران سەدان شەیدمان بەخشی و هەزاران پێشبەرگەشمان بریندار بوو. ئەڵێن کەرکوچیەکان دەستان لێبەرەدەین نە دەستمان لێبەردەن. بۆیە داواتان لێکەین ئەو حەماسەی کە پێشتر بۆ هەر بوارێکان واندووتانە هەر تەمەشا بکە لە انتخاباتی پێشووە بە جۆرێک حەماسی کەرکوچیەکان هەبوو دەچوونەوە بۆ کەرکووک لە چەمچەماڵ و سلێمانی و هەولێرەوە ڕێگاکان ئەتگوت ڕێگای ئەتگوت حەشرا دەڕواتەوە. ئێستاش کە لە ئامارەکەی پێشووشە کە کەرکووک پێویستی بە کورد و بچێتەوە ئامارکە ماشەڵا ئەو ڕێگایە بەرنەیەکەوت نەتەتوانی من ئەو کاتە لە قەرهەنجیر بووم بۆ ئامارەکە لێەوە بینیم ئەو ڕێگایە چییە چۆن خەڵکە ڕوە. ئەم جارەش ئێمەی دەنگدەرانی سنووری چەمچەماڵ و سلێمانی و دەرەوەی کەرکووک کورد زۆری لە دەرەوەی کەرکووکە بۆ ئاگاداریتان یعنی دەنگدەرانی کەرکووک لە دەرەوەی کەرکووک نزیکەی خۆی لە نزیکەی 100,000 ئەبینێتەوە. بۆیە ئەم دەنگدەرانە هەمومان ئەڕۆینەوە بە هەمان حەماسەوە. من دڵنیام بە خەڵکەی ئێمە ئەو ڕۆژە بەستەوامان لە حکوومەتەیە لە سەیتەرە و ڕێگاکانمان بۆ ڕێک بخا بۆی تووشی قەڵەباڵغی و ئیزدیحام نەبین. بەڕێز کاک بەسا ڕەسوڵ فەرماندەی و پێشمەرگەی دێرین سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. زۆر زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس.